بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ڕەوتی سەدر کشانەوەی خۆی لە هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق کەوا بڕیارە لە دەی ئەمساڵ بەڕێوە بچێت کشانەوەی خۆی ڕاگەاند لە وتارێکدا موختەرا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر ڕایگەاند بەشداری هەڵبژاردن ناکات و پشتیوانی خۆشی لە حکوومەتی ئێستاش ناکات. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئەوە دەکەین خەونی موختەرا سەدر لە ڕووی سیاسی و ئاینەوە لە عێراق چییە و هۆکاری کشانەوەشی لە هەڵبژاردنەکان چییە و ئایا کشانەوەی سەدر دەبێت هۆیەوەی کە هەڵبژاردننی پێشوەختەی عێراق هەڵبوەشێتەوە لەگەڵ مامن. إن فيك من بلاء إنما فيك من بلاء وفساد وظلم لم يعد دوایەوەی موختەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر لە وتارێکیدا ڕایگەیاند بەشداری هەڵبژاردن ناکەن و خۆیان لە حکوومەتی عێراق بێبەری دەکەن. هەڵوێسەکەی کاردانەوەی زۆری بە دوای خۆی دەهێنا و چاودێران و لایەنەکانیش لێکدانەوەی جیاوازیان بۆ ئەم بڕیارەی سەدر هەیە. لە نێوان کاردانەوەکاندا هەریەک لە حەیدەر عەبادی و هادی عامری نیگەرانی خۆیان لە بڕیارەکەی سەدر دەربڕیوە و سوننەکانیش بەو پێی دەیانەوێت بە هەڵبژاردن باشێک لە داواکاری و مافەکانیان بچەسپێنن خوازیاری بەڕێوەچوونی پرۆسەکان لە وادەی خۆیدا. چاودێران و هاوڵاتیانی عێراقیش خوێندنەوەی جیاوازیان بۆ کشانەوەی ڕەوتی سەدر لە هەڵبژاردن هەیە لەبارەی بڕیار و هەڵوێستەکەی سەدرەوە. جومانە غەلای وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقیش ڕایگەیاند دەرگای کشانەوە بۆ ئەو کاندیدانەی کە لە کۆمیسیۆن ناویان تۆمارکراوە داخراوە. ئەمەش بەو مانایە دێت کە ئەو کاندیدانە دەچنە کێبڕکەی هەڵبژاردنەوە و بەم جۆرەش بێت کشانەوە مانای ڕاستەقینەی خۆی لەدەست دەدات. چاودێرانی شەڵوێسی کۆمیسیۆن بەوە لێک دەدەنەوە کە هەڵبژاردنەکان لە وادەی خۆیدا ئەنجام دەدرێت ئەگەر چی ئەگەری دواخستنیش بژاردەیەکی چاوەڕوان کراوە. فحفاظا على ما تبقى من الوطن. ڕەوتی سەدر وە گەورەترین فراکسیۆنی شیعی نێو پەرلەمان بایکۆت و کشانەوەی لە هەڵبژاردن ئەگەر نەبێتە هۆی ڕاگرتن و دواخستنی پرۆسەکە ئەوە بە سوودی کوتلەکانی دیکە دەشکێتەوە بە تایبەتی کە هەوپەیمانی نەسری حەیدەر عەبادی ڕایگەیاندووە بە پێچەوانی ڕەوتی سەدر بەردەوام دەبن و بە هەموو هێزێکیشەوە بەشداری لەو هەڵبژاردنە دەکەن. ئەمەش بەدەسێنانی کورسی زیاتر لە نێو دەنگدەری شیعەدا بۆ ئەوان مسۆگەر دەکات یاخود بەلانی کەمەوە کێبڕکەی بەدەسێنانی کورسیەکان ئاسانتر دەکات. چاودێرانی دۆخی سیاسی عێراق لەو بڕوایەدان کەسایەتی خودی موختەدا سەدر پێشبینی نەکراوە بە تایبەتی کە بە شێوەیەکی فەرمی ئەو داوایی پێشکەشی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق نەکردووە. ئەو چەند مانگەی کە لە بەردەستایە چاوەڕوانی گۆڕانی هەڵوێستی موختەدا دەکرێت. باشێک لە چاودێرانیش خوێندنەوەیان بۆ بڕیارەکەی سەدر وایە پێدەچێت ڕەوتی سەدر بەشداری هەڵبژاردن بکات و ببێتە ئۆپۆزیسیۆن و تەنانەت لە حکوومەتیش بەشدار بێت. بۆیە پاشگەزبوونەوەی سەدر لەم هەڵوێستەی یەکێک لە ئەگەرە چاوەڕوان کراوەکان دەبێت. شەقەم و خەڵکی عێراقیش لێکدانەوەی جیاوازیان بۆ بڕیارەکە هەیە و زۆرینە لەو باوەڕدان پاشەکشەکردنی موختەدا سەدر بەواتەی ئەنجام نەدانی هەڵبژاردن لە وادەی خۆی دێت و بەم بڕیارەشی دوا بزماری لە تابوتی ئەو پرۆسەیە داوە. لست ممن يتنصل عن المسؤولية. بەشێکی دیکەش ئەمانگاوەی موختەدا سەدر بە پاکانەیەک بۆ ڕەوتەکەی و وەزیرەکانی لە حکوومەتەکەی کازمیدا دەزانن بۆ ئەوەی کە هەر وەک چۆن لە وتارەکەیدا ئاماژەی پێدا لە هەموو گەندەڵیەکانی حکوومەت بێبەریان بکات و سۆزی شەقەم و شیعەکان بۆ لای خۆی ڕابکێشێت. بە تایبەتی کە باسی لەوەش کرد کە هەوڵێک بۆ دروستکردن و ئاساییکردنەوەی پەیوەندەکانی حکوومەتی عێراق و قەواری ئیسرائیل لە ئارادایە کە بەشێک لە چاودێران وەک بانگەشەی هەڵبژاردن و ڕاکێشانی سۆزی هاوڵاتیان لێکی دەدەنەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میواندارێک لە بەڕێزان عەبدولعەزیز حەسەن ڕاوێژکاری سەرۆکی پەرلەمانی عێراق لە ستودیۆی سەرەکی هەروە لە هەولێرەوە کازم یاوەر شارەزای کاروباری عێراقمان کردووە. سوپاسی ئامادەبوونیان دەکەین. کاک عەبدولعەزیز بەخێر بێن لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەرەتابەر لەوەی کە قسە لەسەر هەڵوێستی کشانەوەی سەدر لە هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق بکەین. موختەدا سەدر کێ و خەونی سیاسی و ئاینیشی چییە بۆ عێراق؟ سەرەتا
سوپاس بۆ جەنابێت و ڕێز و سوپاسم هەیە بۆ سڵاوم هەیە بۆ بینەرانی کەناڵی پەیام یا کەناڵی بانگەواز سپاس بەڕێزی ئەوەی پەیوەندی بە بارودۆخی ئەمڕۆ ئەو خوتبەی سەدرەوە هەیە ئەبێ سەرەتایمە قسە لەسەرەوە بکەین کاریزمای سەدر چییە لە سەر ساحەی سیاسی عێراقی لە دوای پرۆسەی ڕوخانی ڕژێمەوە. کاریزمای سەدر لەبەر ئەوەی ئەو لە بنەماڵەیەکی شیعی با بڵێم لە بنەماڵەیەک بووە کە باوکی و بە هەمان شێوە مامی ئەوان مەرجعەک بوونە لە مەرجعەکانی فکر و فەلسەفەی حزبایەتی بە تایبەت وەکو داعوە لە سەردەمی تاسیسکردنی داعوەوە ئەوان یەکێکن لە با بڵێم ئەو کەسایەتیانن کە لە ڕووی فکر و فەلسەفەوە حزبی داعوەیان وای لێ کرد کە زیاتر کاریگەری تەواوی هەبێ لە ناو ڕیزەکانی شیعی عێراق. بۆیە ئێستا ئەو جێگرەوەی ئەو ڕێبازەیە کە باوکو و مامی کە هەردووکیان بەدەستی باشە بەس بۆچی لە سەدامەجیابوونەوە و ئێستا ڕەوتێکی نوێیان هەیە بە ناوی ڕەوتی سەدر؟ ئەوان لەبەر ئەوەی لە دوای پێشتر ئەم خۆی هە لە عێراق بوون ئەمان نەڕۆشتنە دەرەوە داوە نیوەی ڕای کرد چووە ئەمان پەیوەندیان بە داوەوە نەبوو وەکو داوە وەکو حزبی بن بەشێک لە داوە لە ئێران بوو داوە شەوکاتە دوو تەوەجوهی هەبوو بەشێکی تریش لە دەرەوەی وڵات بوو لە سووریا و لە هەندێک وڵاتانی ئەوروپاش بوون. بەڵام لە دوای 2023 کە گەڕانەوە ئەمان التزامیان بەو قیادەوە نەکرد کە بچنە ژێرباری ئەو قیادەیەی کە پێشتر هەبوو و لەبەرەی معارەزەی عێراقی بوو. ئەم خۆی وەکو بنەماڵە خۆی بەوە ئەزانی کە ئەم ببێتە زەعیمێکی ڕوحی و خەڵکیش تەوەجهەکەی ئەمی قبوڵە کرد بەڕاستی ئەو کاتانە. لەبەر ئەوەی ئەم بووە ئەو مەرجعی کە ئێستا وەکو زەعیمێک حسابەکرێ لەسەر ساحەکە وەکو باسمان کرد کە کاریگەری هەیە لە دوای پرۆسەی سیاسی عێراق بڵین کاریگەری مۆتراس سەدر دوای تیرۆرکردنی باوکی هات دوایەوەی کە باوکی تیرۆرکرا ئێستا کاریگەریەکەی زیاتر بووە بە تەمەن جۆک و 46 ساڵ ینی گەنجە ئەو کاریگەریشی دروست کردووە؟ حتمما وەکو گەنجێک ئەم تەنانەت ئەوانەی دەور و پشتی زۆر بەهێزتر بوون لە ڕووی فکر و لە ڕووی با بڵێم سیاسەتەوە ئێستاش هەیئەی سیاسی سەدری هەر لە کۆنەوە ئەو هەیئەتە بە بەردەوام گۆڕانکاری بەسەردێ بەڵام هەیئەتێکە کە هەمووی خەڵکی ئەکادمیە خەڵکی بەتوانایە هەیئەتە سیاسیەکە بە تایبەتەوەی لە نزیکەوە شارەزایان بێ و کەسایەتەکانیان بناسێ کەسایەتی زۆر سیاسی و ئەکادمی و خەڵکێکی با بڵێم باشن بۆ بەڕێوەبردننی کاروبار و چالاکیەکانی تەیاری سەدر. باشە بە زۆک و خەونی سەدر ئەوەی کە بەڕێزت لێکۆڵینەوەت کردبێ خەونی چی لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی دینیشەوە خەونی هەیە ببێ بە مەرجع؟ طبعا سەدر خۆی بە مەرجعی هەموو شیعەزانێ و ئەیەوێ خۆی صاحبی با بڵێم لە ڕووی سیاسیەوە ئەو مەرجعی سیاسی شیعەبێ لە عێراقا و لەبەر ئەوە ئەو حزبانەی کە ئێستا هەندێکی لە خۆی جیابوونەوە وەکو عەسائب و هەندێک لایەنی تر و ئەوەی کە داعوەیشە وەکو دەوڵەتی قانون و لە داعوە کۆمەڵی حزب تر جیابووەوە بە تایبەت مالکی بە نەیاری سەرسەختی خۆی ئەزانێ لەبەر ئەوەی ئێوە ئاگادارن لە ساڵانی 2007 و 2008وانە تەیاری سەدری بە تایبەت ئەو کاتە هێزێکی هەبوو هێزێکی چەکداری هەبوو ئەو هێزە چەکدارە سەردەمی مالکی بە ناوی دەوڵەتی قانونەوە لەو هێزەیدا و تەسفیەی کرد لەبەرەوە ئەو وەکو کینەیەک وەکو ئەوەی کە لە بیری سەدرەکان ناچێتەوە ئەو دەسڵاتی مالکی کە بەکاری هێنا بۆ لە ناوبردنیان ئەوە تاوەکو ئێستا ئەو منافسەیە لە نێوان بەرەی مالکی و بەرەی ئەوانەی کە لە سەدری جیابوونەوە ئێستا لە بەرەی مالکین لەگەڵ تەیاری سەدری دوو تەوەجهی زۆر جیاوازن. سوپاس دەکەم دەگەرم وڵات کاکازم سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێز شت دەمەوێت سەرنجی بەڕێزت بزانم لەبارەی بڕیارەکەی سەدر کە باسی ئەوە کرد کە ئەمڕۆ لە وتارێکدا ڕایگەیاند کە بەشداری هەڵبژاردن ناکەم و خۆشی پشتیوانی خۆشی لە حکوومەتی ئێستا ناکات بەڵام هۆکارەکەشی ڕوون نەکردەوە هۆکاری و بڕیارەی سەدر بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ زۆر سپاس
سلااو بۆ بینەر و بیسەری کەناڵی پەیام، سلااو بۆ جەنابەت، سلااو بۆ میێوانە بەڕێزەکەت. بەنسبەت تەیاری ڕەوتی سەدری و مشارەکەی لە عەمەلیەی سیاسی پاش ڕوخانی ڕژێمی بەعەس، هەمومان دەزانین ڕەوتی سەدر یعنی دەورێکی فعالی هەبوو لە ناو عەمەلیەی سیاسی و هەروە یعنی بەشدار بوو لە هەموو حکومەتەکان. چەندین وزارەتی هەبوو، چەندین حکوماتی برێم خۆجەیی محلی لە محافەزاتی عێراقی هەبوو. هەندێک جار تەواو تەیار ڕەوتی سەدری لە تەنازولی کردووە لە حسەکە لە بەشی لە ناو کابینەی وزاری بۆ برێم بە ساڵحی نوری مالکی ئەو حەیدەر عەبادی، بەڵام بە شێوەی دیکە ینی بەشدار بوو و تەیاری سەدری ڕەوتی سەدری لە هەموو حزبەکانی سیاسی، ڕەوتەکانی سیاسی، حسەی چۆن دەرێن بە عەرەبی حسەی ئەسەدی لە ناو حکومەتەکانی عێراق هەر هەبووە، تەئسیری هەبووە. ئەوجا ئەگە بێن ئێمە تەحلیلی کشانەوەی سەید موقتەدا سەدر لە عەمەلیەی سیاسی ئەو لە هەڵبژاردننی پێشوەخت ئەو بکەین سەبەبەکانی حەقیقی بزانین چییە چی نییە، ئەوە زیاتر دەبی دۆخی عێراقی ئەمنی و دۆخی عێراقی اقتصادی بزانین، خاستن ئەو محافەزاتی جنوبی وەسەتی عێراق کە هەندێک محافەزات هەیە مەحسوبە لەسەر ڕەوتی سەدری کە وەک ناسریە ئێستا ئەزانین زۆر مەشاکلی ئەمنی تێدایە، بەڵام بەداخەوە ڕەوتی سەدری ینی ئەنجامی کێشەی حەلکردنی کێشەی هاوڵاتی لە جنوبی عێراق لە وەسەتی عێراق ئەو مەشاکلانەی نەبوو و هەندێک مەواقفی سەدر لە خۆپژاندەرانی تشرین بەردەوام نەبوو لەسەر داواکردنی ئەو کەسانەی کە لە حکومەت بەشدار بوون کە برێم ینی مەوقفیان زۆر خراپ بوو بەرامبەر خۆپژاندەران. سەدر داوای ئیسراری نەکرد لەسەر محاکەمەی قەتەلەت المتەظاهرین ئەوانە. فصدر مشاكلي زور هي لقر هاولاتي عراقي لوسط ولا جنوب أمانة هموي هوكار بون سبب بون كتراجعي شعبيتي روتي صدري حقيقي لناو شارع عراقي ما همو ما عند زانين تياري صدري لناو عملية سياسي أو لكومالجي سياسي زورينا نية زورينه كي لشندر لناو حزبكاني أواني كبشدار لناو برلماني عراقي زوريني شعبي بلام تياري صدري خوي بشان دا كأنه خوي حاكمي عراقا همشتك لاي أويا ببي برياري أو تشتك ناكري للعراق أوش يعني هلايكي دستوري هلايكي قانونية دبي اما حجمي كتلة سياسي كان همي بقواري خوي بحجمي خوي بناصين بو شعبي عراقي يعني اما نابي كتليكي كابنزاو تسار مقعدي برلماني هي لا سياسته بستنو تحكمي بهمو يعني مصدري قراري سياسي عراق بك مصدري قراري اقتصادي همو او ملفاني سياسي دبي لاي روتي صدري هبي يعني اگر روتي صدري بشدار بو هالبجاردن هالبجاردن دكري اگر بشدار نبو بهالبجاردن ناكري او يعني تحكمكي زور زياد لحجمي خويتي اما دبي واقعانا او شتانا لحجمي خوي بدين
زیاتر لە حەزمی خۆی نەدەین تا هاوڵاتی عێراقی ئێستا بەداخەوە ئێمە سەیرەکەین ئەوڕۆ لە سۆشیال میدیا و لە کەناڵەکانی میدیا هەمویان باسی ئەو کە ئەنەو لە عێراق ئەگا تەیاری سەدری بەشدار نەبوو کە ئەنەو عملیای سیاسی تەواو نامینی و لەوانەیە ئینقلاب بکرێ لە عێراق یعنی ئەو شتانە دەبی ئێمە لە حەزمی خۆی زیاتری نەیدەین با هاوڵاتی عێراقی نەترسێ لە وەزعی ئەمنی و سیاسی تەواو ئێمە من ناریم بە تەیاری سەدری تەأسیری نییە لە عملیای سیاسی لە مەلەفی ئەمنی و لە مەلەفی اقتصادی تەأسیری هەیە بەڵام بەدائیلیشی هەیە بەدائیل هەیە لە ناو ساحەی عێراقی دەبی ئەو بەدیلەی کە ئێستا خۆی مەسەلەن تشرینە متظاهرین ئەوانەی کە دەرچوون کە داوا دەکەن و مەرجعیەی سستانی ئەوەش وتی کە خیتابی سستانی المجرب لا يجرب معنای هەموو کوتلە سیاسیەکان دەکا و تەیاری سەدری مەشمولە بەو خیتابی مەرجعیە کە دەری المجرب لا يجرب يعني تغيير وجوه جديدة دبي أو كحزباني ككنترولي وضعي سياسيا كردوا شانزة صالة وتيار صدري لوانا يعني لو كتلة سياسية كان بجدارة وحصتي أسدي لنا عملية سياسية هي دبي أوانش خطابي مرجعية أعلى لنجفي أشرف مشمول لو خطابك المجرب لا يجرب. بالله سپاس دەکەین کاک عەبدولعەزیز سەبارەت بەوەی کە سەدر ئەو زۆر باز دەوەرکی کە بۆ نمونە مالیکیش خاوەن دەسەڵاتی قوڵە ئەمە بۆ سەدرش ڕاستە لە ڕووی هێزی ئەمنی بێت هێزی ئابووری بێت هەتا لە ناو پەرلەمانە لە ناو ئەنجومەنی وەزیرانە لە سەرۆکایەتی کۆمارە. بەڵێ بەڕاستی ڕەوتی سەدری ڕەوتێکە زیاتر ڕەوتی جادەیە یعنی هێزێکی گەورەی لە جادە هەیە و لە ناو جمکەکانی حکوومەتی عێراقیشە ڕۆڵی کاریگەری هەبووە و هەیە لە حکوومەتەکانی پێشووتریش بە بەردەوام بەشدار بووە و ئەوەی سەدر موافقەی نەکردووە نەبووە لەبەر ئەوەی جادەی بەدەست بووە و هەر کاتێکی ویستوێتی تا بڵێم ئێستا ئەو کاتێک کە ویستوێتی توانیوێتی جادە بوروژێنێ جادە با بڵێم تەحریکێکی پێ بکە و هەر کاتێک نەیویست بێ نەیویستووە یعنی ئەمە واقعەکە بە بیزانین. دووەم حتا ئەو حکوومەتێک کە ئێستا کازمی حکوومەتی کازمی ئەو هەموو مناوەرە کرا لەگەڵ عەدنان زولفی لەگەڵ ئەوی تر عەلاوی تەنها لەبەر ئەوەی لە نەتیجە سەدرەکان خۆیان بوون کە ئەمیان هەڵبژات کازمیان هەڵبژات کازمی کاندیدی بەڵێ پشتگیری سەرەکی ئەگەر ئەوان پشتگیریان نەکردایە نابوو لەبەر ئەوە ئەمان ڕۆڵێکی کاریگەریان هەیە تاوەکو ئێستا ڕۆڵیان هەبوو بەڵام بڵێ بۆ ئێستا پاشەکشەکەن لەبەر چییە ئێستا تەمانەوان بە تایبەت سەدرەکان بە بەردەوام لەوە قازانجیان کردووە کە زۆر احتیمام بە تاکتیکەدەن و لە ڕووی تاکتیکەوە زۆر زیرەک وریان ینی بە وردی بارودۆخەکە خوێندنەوە زەمینەکە خوێندنەوە و دوای ئەوە بڕیار ئەدەن هەموو حرەکەیە کە کردویانە لە تاریخی سیاسی ڕەوتی سەدری لە نەتیجە ئەو با بڵێم ئەو گۆڕانکاریە کە ئێستا زۆر جارەڵێن مقتەدا سەدر بە مەزاج زۆر جار خوتبە ئەدا و قسە ئەکا و مەواقفە گۆڕێ هەڵوێستە گۆڕێ ئەو مەزاجە تەکتیکە بەڕاستی و هەیئەتێکی سیاسی گەورە لە پشتێوێتی وتم ئەو هەیئەتە سیاسیە باش بەس ئێستا بۆ کشاونەتەوە پەیوەندی بۆیە کە کازم مامەژەی بدە بۆ نمونە وتی لە ناسریە بڵێن لە ئەنگروشتیان زۆرە کە ئێستا بارودۆخەکەی زۆر خراپە بڵین ئاگرکەوتنەوە هەبوو لە نەخۆشی خارج بڵین ئاگرکەوتنەوە هەبوو لە نەخۆشخانە پێشتر لە بەغداد بڵێن وەزیری تەندروستی لاوان بوو 110 کەس لە نەخۆشخانەی ئیبنی خەتیب لە بەغداد گیانیان لەدەستدا لە نەخۆشخانەی کۆرۆنا بۆی ئاگرکەوتنەوە دواتر وەزیری تەندروستی دەستکار کێشایەوە بۆی بە هەمان شێوە کارەبا لە مانگی سەرەتایان مانگە بڵێن کازمی دەستکار کێشان وەزیری کارەبا کار لە پشکی سەدر بوو بارودۆخیان خراپە بۆیە ئەم هەڵوێستیان واندووە؟ نەخێر ئەمە قوڵایی زیاترە یانیسان لە ڕووی ڕوئیا و بیرکردنەوەوە سەدرەکان ئەو هەیە سیاسیە زیاتر قوڵتر بیری کردوێتەوە کە من ئێستا باسی یەکەم من خۆم وا سنتاجاتی خۆمە تۆزانی لەسەر ساحەی عێراق ئێستا کێشماکێشێکی گەورە لە نێوان ئەو هێزانە هەیە کە بەشێکی سەر بە جمهوری ئیسلامی ئێرانە و ڕۆڵیان هەیە و قاعیدەیان هەیە و هێزی چەکداریان هەیە
باش و لە ڕووەکەی ترەوە جەبهەیەکیش هەیە کە لە حەکیم و لە عەبادی و لە تەیاری سەدری و لە جەماعەتی تشرین خۆیان ئەڵێنەوانیش لە هامشن و لەگەڵ کوردیشە لە بەشێک لە کووردا ئەمانە بەشێکن ئەمە بۆ دوو جەبهە ئەم جەبهەیەی دوورتر جەبهەی مجتەمەعی با بڵێم ئێمەواڵێن خەلیج و مجتەمەعی دەولی و وەتەنەکانی عێراق و ئەو جەبەی تر بە حساب تابع و لایەنگری ئێران ئەوان وای خوێننەوە کە ئەم زەمینەیە تا مفاوەزاتی نێوان یعنی با ئەو دانوستانەی کە لە نێوان ئەمریکا و ئێرانە هەیە ئەو دانوستانە تا بە تەواوی ئارام نەبێ دانوستانەکە سەرکەوتو نەبێ هەڵبژاردن لە عێراقا سەرکەوتو نابێت چکە هەڵبژاردن بۆ وەکرێ ئەم هەڵبژاردنە خاڵی وەرچەرخان بێ خاڵی وەرچەرخان بێ بۆ ئەوەی گۆڕانکاریەکی نەوعی بکە لە سیستەمی سیاسی لە نەهێشتنی ئەو حزبانەی پێشووتر و هێنانی خەڵکێکی باشتر بۆ ئەوەی بتوانن ئیدارەی حکوم لە عێراق بدەن بە نەهجێکی باشتر و مجتەمەعی بە هاوشان لەگەڵ ئەو ڕەوتەی کە مجتەمەعی دەوری بیرەکاتەوە ئەمە سەدرەکان وای بینن کام هەڵبژاردنە هیچ گۆڕانکاری ناکا بەعکسەوە چەند ئاڵۆزی لە نێوان ئێران و ئەمریکا بێ ئەوەنە ئێمە نزیکە بینەوە لە هەڵبژاردنەکە ئاڵۆزی زیاتر دروستە بێ ئەوان لەو دووسێ با بڵێم ئەو دوو هەفتەیە بۆیان دەرکەوت کە لە ناسریە کەس نازانێ ئەو خەستەخانەیە بۆچی ئاگری گرت ئایا تەنها شۆرتی کارەبایە یان دەستێک لە پشتیەوەیە بۆ ئەوەی ئەمان وەزارەی تەندروستیان لەبەردەستە ئەمان عیبار بکەن یا کارەبا ئێوە خۆتان بینتان بەجارێک هەموو سیستەمی کارەبا لە عێراقا تێکچوو ئەمان بیرەوەکەنەوە کە ئایا ئەو سیستەمە دەستکاری کرا چۆن بۆ ئەو کارەبایە وای لێ هات بۆ ئەوەی ئەمان عیبار بکەن لەبەرەوە بیرەکەنەوە ئەمە چەند تا هەڵبژاردن بڕۆن ئەوەنە کێشەکان ئاڵاوستر ئەبێ قوڵتر ئەبێ خراپتر ئەبێ لەبەرەوەی زەمینەی هەڵبژاردن لەبار نییە لە ڕووی ئەمنی لە ڕووی اقتصادی لە ڕووی دەرونیشەوە زەمینەی ئەمنی لەبار نییە وەکێ زامنی نەزاهەتی هەڵبژاردنەکە بۆیە ئەو هەڵبژاردنە کە نەزیه نەبێت چکە 60% بایۆمەتری هەیە ئێستا 40% ئەتوانی هەموو نەوعێت تەزویر بکەی بە هەوەسی خۆت و ئەوانەیش کە لە دەسڵاتن بە هەمان جیهاز بە هەمان مفەوەزیەی جاران هەیکەلەکە وەکو خۆیەتی هەیکەلەکە بە دەفاتری دۆلاریشیان کردووە ئەو هەیکەلەی مفەوەزیە پێشتر ئێمە ئاگادارین لە هەڵبژاردننی پێشووتر لەبەر ئەوە تۆ کە ئەمانێک نەبێ ناتوانیت ئەو بۆیە وەکو خۆی ئەیاد عەلاویش پێشتر کشایەوە وتیم ئەمە زەمان نییە ئێمە بەشدار بین هەندێک لایەنی تر بە تەمایە بکشێتەوە لەبەرەوەی ئەڵێ و ئیرادەیەکیش هەیە بۆ دواکەوتنی هەڵبژاردن بۆ کاتی دەستوری خۆی لەبەرەوەی ئەم زەمینەیە لەبار نییە ئەمە واقع سپاس دەکەم کاک کازم سەبارەت بە ڕاوتی سەدرەوەی کە بەڕێز وتت لە هەموو حکوومەتەکان بەشدار بووە ئێستا ئەوەی کەوتی پشتیوانیش لە حکومت لەو حکوومەتە ئێستا ناکەن ئێستا بۆ نامنامیداری گشتی ئەنجومەنی وەزیرانیان هەیە حەمید غێزی ئایاوان دەکشێنەوە پێشتی لە سەردەمی عادل عەبدول مەهدی وتیان کشاینەوە دوایتر هەمان کابرا چۆ بڵێن ئەمیدارەتی ئەنجومەنی وەزیران لە پێدوای لە وەزیرەکان بڵێن یاخود ئەو بەڕێوەبەری گشتیوانشیان هەیە دەکشێنەوە خۆی ئەو کۆی کە سەدر باسی کرد پشتیوانی لەم حکوومەتە ناکەن بەڕاستی تەیاری سەدری ئەوە یەکەم زار نییە دەکشێتەوە لە حکوومەت و تەسریحاتی بقوة يعني تصريحات وقت كانسحاب من العملية السياسية أو هالبجاردن ببي يعني بديلك باشا استا اگر تيار صدري انسحابي كرد او هالبجاردن نكره لا وقت ديدا اگر هالبجاردن نكره بديلي تيا بديل تشاكرنوي اما همومان داوا دكين تيار صدريش داوا دكرد ومتظاهرين داوا دكرد بو تاكسازي وتغيير عملية سياسية يعني تاكسازي كي ريشي بكري العراق لهمو ملفه كان او زاوا بتي دكري انتخابات دكري كهمويان خويان وتيان كاك انتخابات دبي هر بكري اصلا تياري صدري لقر لمانجي 6 انتخابات
دەبای بکرێگە بەڕێی ئەوان بێ وتیان ئەوە لەمان دەیدا نهائیە ئەگە نەکرێ ئێمە مەلەف دیکە ئەوە بەکاردێنین یعنی ئەوراقی دیکەیان ئەوراقی زەختیان هەیە لەسەر حکومەت و لەسەر مەلەفی ئەمنی و ئەو شتانە هەمووی معلومە لای جەنابتان بەڵام ئێستا بەخۆیان یعنی ئەوە ئینسحاب دەکەن بەخۆیان عملیە سیاسی دەیانەوەی بیگۆڕن یعنی ئەو تاکتیکەی جەنابی دکتۆرش ئاماژە پێ کرد ئەو تاکتیکەی هەموو جار بەکاردێنن بەڕاستی لەبەر ینی بەرژەوەندی خۆیان چەند زیاتر مەواقعی خۆمان ئاشکرایە تیاری سەدری چەند مانگە ینی داوا دەکەن دەرێن منسەبی ڕئیسی سەرۆکی ڕئیس وزەرای عێراق دەبی لە تیاری سەدری بی ئێمە لە 100 مەقعد کەمتر دەبی 100 مەقعدمان هەبی بۆ لە هەڵبژاردننی دەهات ئێستا لەوانەیە 6 مرشحیان هەیە بۆ هەڵبژاردن لەوانەیە لەو 6 ئەگەر زۆر ئەگەر ئینتیخابات باش بکرێ نەزیح بکرێ ئەکی تیاری سەدری 20-25 مەقعد دەتوانی ئەگە بەدەست بێنی خۆی ئەو ئینتیخابە وەک زاران نییە بتوانن دەنگی خۆیان لە ناو پارێزگایەکی وەک بەغدا یان ناسریە هەمووی بەدەست بێنن ئێستا بەخۆیان دەزارن دەوایر متعددە یعنی بازنەکان هەمووی یەک نییە بازنەکان 83 بازنە هەیە متظاهرین هەیە وجوه تازە هەیە لە ناو ئینتیخاب فوەزعیان باش نییە لەبەر ئەو شتە دەنەوێت تاکتیکێک بکەن دوایی دعمی تیاری سەدری بۆ مستەفا الکاظمی هەمومان دەزانین ئەوە ئاشکرایە مستەفا الکاظمی 2-3 هەفتە پێشستا کە چوو لە ناو ئیستعرازی عەسکەری لەگەر حەشدی شەعبی یعنی هەندێک ڕسمی گرت لەگەر ئەوان تەئیدی حەشدی شەعبی کرد حەشدی شەعبی هەمویان یەک پارچە نینە ئەزانین تیار سەدری مەشاکلی هەیە لەگەر فەسائلی حەشدی شەعبی ئەوانەی مثلا قەیس خەزعەلیە ئەوانەی ترە منافەسەی لە ئینتیخابات هەمویان دەیکەن ئەم ریسالەیەکی نامەیەکی بەقوت بوو بۆ مقتەدە سەدر کە لەوانەیە کاظمیش ینی بچی لەگەر فەسائلی حەشدی شەعبی ئەوە بکە یعنی برێن فەمە ئەو تەسریحەی ئەو هۆڵەی کە ڕۆڵەی تیار سەدری دەکا نامەیەکە بۆ ئەو دەوڵەتانەی کە ئەمریکایە کە ئیرانە زەمانەتێکی بۆ تیار سەدری هەندێ استحقاقی ئینتیخابی پێشوەخت بۆی بدرێ زەمانات بدرێ دیسان دەگەڕێتەوە بۆ ئینتیخابات بۆ هەڵبژاردن بەڵام یعنی ئێمە کە قوەی سیاسی لە عێراق وەک جاران بی وەک 2018 بی معنای ئێمە هیچمان نەکرد ئەوەندە خەڵک عێراقی هەمووی خێنیان بەلاش ڕۆی هیچمان نەکرد یعنی عێراق ئێستا بەرەو چێن دەردەڕوا مستەقبەلی عێراق غامزە ئەگە ئێمە نەگەڕێین بۆ بنەمای دستوری قانونی عملیە سیاسی بڕوا لەسەر سکەی دستوری عێراقی لەسەر قانون ئەو قوانینەی کە لە عێراق معمول به نا تأثیری ئەشخاص و مثلا مەراجعی دینیە یان ئەوانەی خارج عملیە سیاسی خارج یعنی قواعدی دستوری تحكم بعملية سياسية بكان عراق أجوا بروا وك لبنان دبيتن وإستا وضعي لبنان إما هم ما عندزانين تونية فإنقاذ وضعي عملية سياسية عراقي دبي هالبجاردنة كي باك شفاف بكري وجوه تعذب لسر حكم يعني مفوضية كوميسيوني بالاي سربخول الانتخابات رولي بقوتها بأمم المتحدة رولي بقوتها لنا أو انتخاباتها حتى شفافي ومحاولاتي عراقي متمانيها بانتخابات بوغوريني أم وجوهها بهمويا المجرب لا يجرب ديسان أو باسي دكم حتى إنقاذ عملية سياسية بكين بسين دولتي كي لسر بنماي دستوري قانوني تأسيسي بكين أقاوها بمني معناه عراق دسيت بمصير كي مجهول يعني سلاحي منفلت تحكم بها مشترك دكا هيس مصيري هولاتي لو برجواني هولاتي قد ناميني نازانين عراق بوشندر دروا لو أنا أو سيناريو دولة كاني به
بەهێز تحکم بە عێراق دەکەن دەیانەوێت وەک لوبنانی بکەن دەیانەوێت وەک یەمەنی بکەن یان وەک ئەفغانستان بکەن تحکم پێ بکەن دوایی ئینسیحاب لە عێراق بکەن ئێمەش یعنی دەوڵەتی عێراقی دەزانین ئێستا لەسەر بنەمای یعنی محاسسەی طائفی تەوزیع کرایە لەسەر میلیشیات تحکم دەکات لە هەمووی عێراق لە جوغرافیای عێراق میلیشیاتی تێدایە مەسیری عێراق زۆر لە خەتەرە هەیە نییە لە پێشمان ئەو ئینتیخابەیە ئەگە ئەو ئینتیخابەش بە پوختەیی نەکرێ بە شەفافیەت نەکرێ عێراق دەچیتن بە مەجهول ئێمە ئێستا هیچ بەدیلێکمان نییە ئەگە لە دەیدا ئینتیخابات نەکرێ هیچ زەمانەتێکی نییە لە 22 ئینتیخابات بکرێ نازانی وەزعی سیاسی و ئەمنی و مەلەفی ناوچەکە چی لێ دێ لە پێشمان ئەو ئینتیخابە هەیە هەموو شتێک حازرە ینی هەموو شتێک تەواو نییە لە مفەوەزیە و لە قانون و ئەو شتانی هەموو لە ملاحەزات لەسەری هەیە بەڵام ئەگە ئەوە نەکرێ ئینتیخاب نەکری بەدیل چییە بە سیلاحەوە دەتوانی تحکم بە عێراق بکەین بەچی یعنی کام فەسیل دەتوانی لە عێراق تحکم بکە ئەو ئینتیخابە بکرێ زۆر باشە ئەگە نەکرێ لە عێراق دەچیتن بە مەسیرێکی مەجهول کەس نازانی یعنی مستقبلمان عێراق چی لێ دێ ئەگە تەقسیمش بکرێ عێراق تەقسیمش خۆ هاوەنتە نییە شتێکی ئاسان نییە ئێمە زانین لە عێراق بەڵێ سوپاس دەکەم کاک کازم ناوبڕێکمان هەیە دواتر دەگەڕینەوە لاتان سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە لاتان لەگەڵ جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک عەبدولعەزیز سەبارەت بە ئەوەی کە سەدر بەشداری هەڵبژاردنەکە بە زووتی پشتیوانی لە حکوومەتی ئێستاش ناکە پێ دوایە بەرپرسەکانی بکشێنەوە لە حکوومەت پێشتر وەزیری کارەبا و تەندروستیان هەبوو دەستیان لە کارکێشایە چەندەوان دەڵێن سەربەخۆن بەڵام ئەو پۆستانی تر پۆستی زیاد زۆری هەیە جگە لە جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق جگە لە ڕاوێژکاری بڵێن ڕاوێژکاری لە سەرۆکایەتی کۆمار هەیە ئەمیندارەتی گشتی ئەنجومەنی وەزیرانی هەیە پۆستی زۆری هەیە بەڵێ تەبان پۆستی زۆری هەیە و من دەتوانم بڵێم دەسڵاتی لە هەر سێ دەسڵات یانی لە دەسڵاتی تەشریعی دەسڵاتێکی زۆر بەهێزی هەیە و دەسڵاتی تەنفیزیش دەسڵاتێکی زۆر بەهێزی هەیە و لە سەرۆکایەتی کۆماریش دەسڵاتێکی زۆر بەهێزی هەیە لەبەرەوەی ئەو سێ کەسایەتی تەیاری سەدری کە لەو سێ جێگایان هەرسیانیان خەڵکی کاریزمان و خەڵکی بەقووەتن و تەئسیریان هەیە لەسەر کەسایەتەکان کە یەکەم ینی با بڵێم شخصیەتی یەکەمن لەو بۆنمونە حەسەن کەعبی لە پەرلەمان بەڵێ لە پەرلەمان حەسەن کەعبی معروفە مەکانی ئەو زۆر بەقووەتە جێگیری سەرۆکی پەرلەمانە دەسڵاتی بەقەد دەسڵاتی حەلبوسی هەیە و بگرە زیاتریش باش و بە هەمان شێوە غەزی حەمید غەزی تەبەن ئەمینداری ئەنجومەنی وەزیران بەسەندێکیان ئەو سەرۆک وەزیران لە کازمی یعنی ئەو زیاتر سیاسی و ئیداریە زۆر فەرقەکە لەگەڵ کازمی پیاوێکی ئەعلامیە بەڵام ینی دەوری حەمید زۆر دەورێکی کاریگەرە و لە سەرۆکایەتی کۆماریش پیاوێکی زیرەک بەتوانە عاقڵ وەکو کنانی عەبدولئەمیر الکنانی طبعا ڕۆڵێکی کاریگەری ئەبێ لە ڕەوتی سیاسی عێراقا بەس دەکشێنەوە لە حکوومەت یاخود من پێم وایە جارێ زووە قسە لەسەرەوە بکەین بەڵام من بە دڵنیایی ئەڵێم سەدر گەیشتە و قەناعەتەی کە ئەو زەمینەیە لەبار نییە بۆ تەیاری سەتری ینی بۆ خۆیان لەبار نییە ناتوانێ ئەو ببێتە هێزی یەکەم لە عێراقا باش و بتوانێ گۆڕان کە بە قسەی خۆی کە ئەو ببێتە هێزی یەکەم دەسڵاتی حکوومەت لای ئەو بێ ئەو حکوومەتە لە دەستی داوە پێشتر لە دەستی داوە بوو تا دەورەی کازمی لە ئیتر بکەوێتە دەستی سەدر و تەیاری سەدری بتوانێ نوێنەرایەتی سیاسی شیعە بکاوە نوێنەرایەتی ئیداری شیعیش بکە بتوانێت گۆڕانکاری نەوعی بکاوەکو خۆی لە بەیانەکەیشی هاتووە کە گۆڕانکاریەکی ئیسلاحی جەزریە پێم وایە خۆی گەیشتۆتە ئەو قەناعەتە کە ئەمەی پێ ناکرێ یعنی ناتوانێت لەو هەڵبژاردنە بەو ئەرزیەتە بەو زەمینەیە کە پێشتر قسەمان کرد بتوانێت باش ئەوەی کە ئەوەی پێشتر پێشبینیان دەکردو کازمی ژاماژری پێکرد کە دەیان دێمە 100 کورسی دێنین سەرۆک وەزیرانی داهاتوەر لە خۆمان دەوێت ئێستا پێشبینیان کورت هێناوە ینی ئێستا کە خۆیان خاوەن 54 کورسی پەرلەمانن
هەر پێچێر 54ەکە بینەوە ئەگەر بەژاریان کرد بە من پێم وایە ئەوان لەوە قوڵتر بیرەکەنەوە تەنیا ئەوە نییە کە ئەوان پێشتر وا تەسەوریان نەکرد کە مفاوەزات بینی ئەمریکا و ئەوە لەسەرنەوەیەکە وردە ئەم حزبی دیموکراتاتوە حزبی دموکراتی ئەمریکی اتفاقەکە زندووە کاتەوە و لەگەڵ ئێرانە هەر نەبێ بۆ ماوەیەکی زۆر با بڵێم ینی معاهدەیەکە کرێ شتێکە کرێ ئارامیەک لە ناوچەکە دروست بکە و سیاسەتی ئەمریکایش ئەوەیە لە ناوچەکە ئارامی دروست بێ بەڵام ئێستا بۆی دەرکەوت کە ئەو مفاوەزاتە ئێستا لە بینی ئەمریکا و ئێران تۆزێک کێشەی گەورەی لێکەوتووە و لەسەر ساحەش بە عەمەلی لە نێوان فەسائلی ئەوانەی بەناو خۆیان مەقاومە ئاڵێن هێزەکانیان زیاتر بووە بە قووەتر بووە و دەوریان کاریگەرتر بووە و ئەمان با بڵێم زیاتر ئەتوانن ینی ئەمنی انتخابی تێک بدەن و لە نەتیجە ئەو ئارامی و ئەو وەزع نابینێ کە لە دوایی بەتایبەت سووتانی خەستەخانەکە و لە دوای بڕینی کارەبا و کێشەی کارەباوانە و ئەو دوو مانگێش کە ماوە بەتایبەت مانگی زۆر حساسە بن بۆیە ئەو تەسەوراتی ئەو هایە کە ئێستا ناتوانێت ئەو ینی ئەوەی کە بیریان لێ کردەوە بە هەموو لایەک بە خۆیان و بە حەکیم و بە حەیدەر عەبادی و بە لایەنەکانی تر کە بتوانن لە ڕێگەی انتخاباتەوە گۆڕانکاری نەوعی لە حکم بکەن و دەسڵاتی ئێران کەم بکەنەوە ئەوە زۆر زەحمەتە باشە بەس وەکو سەدەر ئێستا خۆشی سەراسەلامی هەیە کە هێزی چەکدارە بەڵێ ئابووریشی هەیە وەکو حیزبەکانی تر پرۆژەی ئابووری و سەدان پرۆژە هەیە سەدان پرۆژە خۆشی خاوەن دەسەڵاتی قۆڵە بەڵێ هەیە لە ناو دەسڵاتی باشی هەیە باش بەس وەکو خەونی بە مەرجەعی بوون ئێستا باز دەکەی کرد لەگەڵ هەڵکشانی تەمەنی علی سیستانی ئەو خەونەشی هەیە لە ڕۆ ئاینەکەشەوە جگەلەوەی کە لە ڕۆ سیاسەکەیەوە خەونیان هەیە سەرۆکوەزیرانی داهاتوو وەربگرن ئەو خەونی مەرجەعی دینی نیە چونکە فەرقەکە مەرجەعی ڕوحی لەگەڵ مەرجەعی سیاسیە باش ئەم خەونی مەرجەعی سیاسی شیعی عێراقی هەیە زۆر جیاوازە لەگەڵ مەرجەعی ئەعلای شیعە کە مەرجەعێکی ڕوحیە ئەمان ینی وەکو بنەماڵە ئەمان بەشێک نین لەو مەرجەعیە ڕوحیانەی کۆن فکر و سیاست و ئەوانەوە ئەمان مەرجەعیەتیان هەیە محەممەد باقر سەدر و محەممەد صادق سەدر ئەمانە مەرجەعی سیاسی سوپاس دەکەم کاک کازم سەبارەت بەوەی کە ئەم بڕیارەی کە سەدر داویەتی کە بەڕێز وتت بە 54 کورسی ئێستا ئەوان خاوەنی 54 کورسین لە کۆی 329 کورسی پەرلەمانی عێراق دەبێتەوەی کە هەڵبژاردنەکە ڕابیگیرێ کە لە دەیدە وا بڕیار بوو بەڕێوەچێت چەندە کۆمیسیۆنیش دەڵێ ئێستا وادەیەوە بەسەر چووە بکشێنەوە لە هەڵبژاردن طبعا ئێمە تەئیدی هەر عملیەیەکی سیاسی دەکەین ئەگە لەسەر بنەمای دستوری هەبی يعني مثلا تياري سدري 54 كرسيان هي دتوانن بسن ناو برلمان مشروعك قانون تقديم بكن او قانوني ك هي هالبجاردن هي تاكي كان باكي كان ايمش لقر سازينا لقر باكرنوي قانوني انتخابات بلام او شتانه تقريبا او 2 ساله بها نكره نيانكر يعني تيار الصدري حتى اقصوا لنا انتخابات يعني استا 54 مقعدي هي حتى اقب صد مقعد بيني صد مقعد بيني غيري اماني كيستا موجود العمليه السياسيه غيري اوان تشديني هم هر وزبيك هر دوري انتخابي نفر تازه دين بلام نتيجه لشانزه سال تيار الصدري يعني بجداره هي سي بي نكره يعني اصلاح وضعك بي نكره لو يدو يعني ديسان بي نكري اليتكي اواني كبكاري هنا هر امانه هي سي بي نكري لو زياتر لازم اگر بي نكري لو اني السيد مقتدى الصدري من احترامهم هي بو رايي لو اني رايك ديني بو يعني اويدك يعني ما دام قناعتي بها دينيا انه اصلاح تاكسازي بروتي صدري ناكريه للعراق لشانزه صاله او حفظ صاله ناكريه للعراق لو اني انسحابك لتأييدي سياسي خوي دائما بمرجع يعني مرجعك ديني خوي او
تعريفي خوي دكا يعني تأييدي عملية سياسية دكا برو إصلاح بتن أو عملية سياسية برو إصلاح ناسي تم بقناعتي تياري صدري يعني استباشترى يعني انسحاب بك دعمي بعملية سياسية بقشتي بك نا يعني بريو كاكا إما بكشين انتخابات ناكريتن أو وضعي سياسي وأمني دوخكا دسيتم بآخاريكي ديكا يعني أما خطركا قصك ليري يعني موضوعك ليري زعيمي ديني أو مرجعي ديني دائما دبير يعني خطابي بقشتيبي دعمي عملية سياسية بك شون مرجعي أعلى سيستاني دعمي عملية سياسي بقشتي دكا أما تياري صدري أو الزعيم مقتدى الصدر دبي أو شوابك يعني دعمي عملية سياسي بك انتخاباتك شفاف بكري هر أو ذكري يعني العملية السياسية غير عملية سياسية ذكري يعني تياري صدري أو حتى مقتدى الصدر بديلك تاكسازيك نية أجا بديلك هبي واضح بروم لا شعبي عراقي ما دراسي خلقي شعبي عراقي دراسي أو وضعي دكا بلام ببي بديل يعني ببي بديل بوشو دوري نازانم انتخابات أجا لدي نكري شيء دري بيستودو انتخابات دكري شيء دري خرقي دستوري ناكري استا خرقي دستوري هي استا وضعي أمني تعاونية قلقي هي تياري صدري بخوي استعراضي عسكري لبغداد لشونكاني تردكا دري ضد داعش هي لو أنا أجا استا أمريكا موجودة العراق داعش زمزولي هي أجا أمريكا انسحابي كرد العراق أجا أمريكا يعني استا تياري شيعي العراق هميان داوادا كان أمريكا العراق انسحاب بك أجا أمريكا العراق انسحابي كرد عراق وضعي أمني بوشين دردروا أوان بخويان باش دزانن بوشين دردروا لبروا مطالبة بوشتانه دكي دعاي من نقطة جوهري هي لموضوعي أوان بياندرين يعني ولو خارج دصلاتي عملية سياسية عراقية كوان بياندرين مقاومة أمريكان يعني مقاومي أمريكان دكان استا تياري صدري أو لنا أو مقاومينية لقر حكمتها لقر كاظمية أوانيتر فصائلي دي كاستغلالي أو كلمة عن كردوا استغلالي أو وضعي عن كردوا ك يعني دانوي ناميكي بو شيعة كان العراق برين إما مقاومة دكين إما ساحة بدس معنا لكنترول معنا وإيراني أكيد أوي كنترول ساحة دكا أوي برامبر أمريكا راوصلي دعمي دكا سرق وزيران دبي لوان بي أو باستشاري أوان بي تيار صدري أو اشتاني أم مسألة همي زور بباشي بوردي دراسة عن كردوا برياركيان لسر بنماي أو دراسة نال خويان لبر انتخابو لبر تاكسازي لبر وضعي كهرباء باشنية لبر تندرستي وزارة تندرستي أو هاي أو اشتاني دوسي صالة شانزة صالة أو اشتاني هر هي موجودة سعري صرفي دولار أو صالة لسر دستي تيار صدري أو هاكرايا بو وقتنا وتكاكا أجا سعري صرفي دولار أجا جير نكري وقت زاران بي أما انسحابك بو استا فرقي هي لسر زاران أو قرارة لسر بنماي دراسيكي وردي كرايا لسر مصلحتكي روتكية مصلحتكي برأيي من مصلحتي عراقية اما داوادكين لتياري صدري لهموزية كان بجدار باللو انتخابا انقاذ عراق بكن بسي بعملية سياسي بانتخابات بهالبجاردن ريغيكي ديكا قد قبول نية بس عراق تسو لنا بس عراق يعني بله سپاس دەکەم کاک کازم هەمڕۆژ مظاهرەیە هەمڕۆژ يعني معاناتی عراقی هەمووی دیارە ئێستاش انتخابەکەش نەکرێ انتخابەکەش يعني هەمومان دەزانین چێ يعني باڵای دەستە حتى لە ناو مفەوەزیەی انتخابات مع ذلك دەرێن کاکە با بکرێ. بەڵێ سپاس دەکەم کاک کازم سپاس دەکەم کاک عەبدولعەزیز کاتمان زۆر کەمەوە بەس سەبارەت بە
ئەوەی کە سەدر پێشتر لە 2004 شەڕی لەگەڵ ئەمریکیەکان بۆ سوپای مادی زیاتر لە 1200 سەربازی لە ئەمریکیەکان بەزێستا ئەو نزیکە لە ئەمریکیەکان چۆن لە دوژمنەوە گۆڕابەوە بڵێن ئێستا وەکو دۆستی ئەمریک دەکرێت وەکو دۆزنایی بن؟ بە ناچاری لەبەرەوەی من باسیەوەم کرد کە سەدر وەکو تەیارێک ئەوێ لە ناو شیعەیە بەرامبەر تەیارەکانی تر وتم پێشتر باسیەوەم کرد کە لە سەردەمی نووری مالکیە زەربەیەکی گەورە سوپای مەهدی زەربەیەکی گەورەی خوارد لە دەستی نووری مالکی لەبەرەوە تەیاری سەدری خۆی بەوە ئەزانێت کە ئەو بەدیل بێ بۆ هەموو تەیارەکانی شیعە و باڵادەستیش بێ و خۆشی دەسڵاتی حکم بەدەستی بێ لەبەر ئەو سەبەبە با بڵێم بەرژەوەندی لە سیاسەتە خۆت جەنابەت ئەزانی بەرژەوەندی تاسەر هەیە وئیلا دۆستایەتی و دوژمنایەتی تاسەر نییە بۆیە لەگەڵ ئەمریکیەکانە ئەمڕۆ ئەو تەیاری مقاومە بۆ نازانێت کە ئەمریکا لە عێراق دەرکەین لە کاتێکە حکوومەتی عێراق خۆی ئەمریکیەکانی هێناوە بە ڕسمی بە قەراری ڕسمی ئەمریکا لە عێراقە وەتحالفی دەوری لە عێراق بۆ لێدانی داعش لە سەردەمی ڕوخانی مووسڵ و هەندێ لە پارێزگاکانی عێراق ئەمە با بڵێم وەکو جەنابەت وتت ینی ئێستا من باسیەوەم کرد کە دوو بەرە هەیە بەرەیەکی سەر بە با بڵێم ئێرانە ڕەوت ئێرانە بەرەیەکیش سەر بە ناوی ئەم خۆی بەڵام ئەم و حەکیم و ئەوانە خۆیان بە مەرجعیەتی عێراق ئەزانن بە وەتەنی تر ئەزانن بە عێراقی ئەزانن باشە زۆر بە کوردی سەبارەت بۆی کە لەگەڵ هێزە کوردیەکانیش بەتایبەتی لەگەڵ پارتی سەدر و توێژیان هەبوو و باز لە ڕاگەانەکە باز دەکە کە بۆ دوای هەڵبژارن بێکە و حکومەت پێک بێنن ئەوە چی بەسەدەی و هەڵبژارنەکەش دەکرێت بە کوردی بێ سوپاس دەکەم سەدرەکان لە کۆنەوە پەیوەندی زۆر پتەویان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان هەیە و ئەو پەیوەندیانە من کە لە ساڵی 2014 بۆ 16 لەوێ بوومە بۆ 18 پەرلەمانتار بووم ئەو پەیوەندیە زۆر پەیوەندیەکی پتەوە لەبەر ئەوەی هیچ کاتێک لە ناو پەرلەمانیشە با بڵێم ڕێڕەوەکە دژیەک نەبووە لەگەڵ یەکێتیشە ئێمە علاقاتمان هەبووە وەکو ئەحزابە کوردەکانیش علاقاتمان هەبووە بەڵام کێشەکان ئەوە نییە کێشەی سەرەکی ئەوەیە بەزەوە پەیمانێت تەڵۆشەوە کە کردویان بۆ پێکێنانی حکوومەتەکە نەخێر ئەو ئەڵێ من بەشدار نابم کە بەشدار نەبێ دەرکی کردووە بەوەی کە ئەمڕۆ لە عێراقا خەڵک بەشدار نابێت ناشکرێت هەڵبژار من پێم وایە خەڵک بەشدار نابێت تەنانەت بکرێ هیچ وەرچەرخانێک نابێت چکە ئەم هەڵبژاردنە بۆ وەرچەرخانە بۆ ئەوەی گۆڕانکاری نەوەی بکرێت هەڵبژاردن لە پێناوی هەڵبژاردن ناکەیت کاتێ خەڵک دەنگ نەدا چیە ئەگەری زۆری دوا بکەوێت هەڵبژانەکە بەڵێ من پێم وایە لە دوای دراسەیەکی باش دواکەوێت سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان عەبدولعەزیز حەسەن ڕاوێژکاری سەرۆکی پەرلەمانی عێراق لە سەدوی سەرەکی هەروە لە هەولێرەوە کازم یاوەر شارەزای کاروباری عێراق سوپاس بۆ بینەرانی ڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان